الو بەڵێ چۆنی؟ باشی زۆر سپاس. بنەماڵەی کاوەبازیان نییەوە نییە؟ تۆ کوڕەکەیوی؟ بەڵێ چۆنی؟ بەڵێ گیان باشی بە قوربانم لێوی ئەخوا سپاس بە تاقاڵم لێوی ئەخوا. کاکە من ناوم قادر نادرە. دەبێ هەندە بەڵێ کاکە گیان دەبێ هەندە پرسیارت ئاراستە بکەم. بەڵێ کاک لەو ماوانە لە میدیا بڵاو کراوە 4 ماڵی خزمی بابان ئیبراهیم سوتێنرا و ئامۆزایەکی کوژرایە 50 تۆمەتیش بۆ ئێوە ڕادەکێشێ. تا چەند ڕاستە ئەو شتەیە؟ کاک قادر گیان بە تاقی چاو من وات لە کاری ڕۆژنامەیەوانە بنەوەکو هەر شتێکی ئەخلاقی من بەڕاستی یەک شتێکەوەکو زوڵمم لێکراوە باوکم کوژراوە. ئێوە زۆکو ئەمەڵێ خەڵک ئەگێ زانیاری کۆمەڵێ قسەی ناڕاستە مەرامەرێ مەکە. وەکو چ ناڕاستە براکەم؟ نای بەڕێزت بە ناوەکەتم لەبی بەڵێ من بێتوشم کاکە بێشوش بێتوش کاک بێتوش فەرموو زانیارەکە چ نام کردو بەزەوە کەی مشکلێ ئەوانەی دزی دەکەن زۆر بەیان پێشمەرگەن ئەوانەی کورە براوە کەی مشکلێ ئەوین بوویتە بارگرانی لەسەر ئەو میلەتە و تاوان و جەریمە دەکات لە جاشەکان خراپتریان کردیە. خۆ کەی مشکلێ یەک پێشمەرگەوی کە ئەو مۆدی لەمایە کاک بێتوش خەڵک دادەدادی لەسەر ئەو کۆنە پێشمەرگانەیە بە قوربان نائەدالەتیەکە لە ناحەقیقەت چییە لەسەر باوچیت و تەسلیم بوویتەوە ئەو کابرایی نەکوشتیە؟ ئەی چێ کوشتیتی؟ ئەخە بۆ شاید بۆ منێ ئەوە بنە ماڵی خۆیتی. بەڵێ با من یەک معلوماتی بەمێ یەک شتێ بڵم ئاوەڵداوای بووە باوکم چۆتە ماڵی غەزووری هەموو مەخزنە پیشەکەکانی پیشەکی گردار بووە هەموو مەخزنەکانی تفانکەی لێدانراوە سێری کردو توێت ئەمە تفەنگی ئیبراهیمە پیاوی چابن بچۆن گرداری تێکرێ خۆیە گردار سەقێنێ کوژرێت تێگەی تۆ ئاگان لە وردەکاریە نییە ئێمە کەسوکاری یەک بووین تێگەی ئەزانم ولار زاوای یەکن ولار زاوا بوونە دەشایەتی بۆ ێنمێتە ڕقم تێنێ تەلەفۆنی بۆ کە بزانە حەدیثەکەت شنایی بووە یەک شتێ بڵێم بە درێژایی مێژوو و کاوەبازیانی مناڵێکی پەروەردە نەکردووە تەعدا لە ناموسی یەکێک یعنی باوکت کە هاتەوە کاک بێتوش باوکت هاتەوە بوویتە مەفرەزە خاسە هیچ تاوانی نەکردیە تا ئەنەم پێم ناخۆشە ینی کە وەکو کوڕێکی ویەسە باوکت لە کۆچی دوایی کردیەزانم ناخۆشە بەس دەبی هەر بگوتری ئەو قسەیە. بەڵێ ئەتاییە من ئێمە شەرمان نەکردو لەوەی کە بووین لەبەرەوەی ڕۆژگاری ئێمە ڕۆژگارێکی سەخت بووە کە سوکارمان هەموو گیراوە لە مووسڵ دەیان نشێویمان هەیە. من یەک شتێ بڵێم بە تەمەنمان 3 شەهیدمان هەیە لە عایلەکەمان هەر 3 شەهیدەکەمان خەڵک کوشتوێتی بڵێن عەرەب کوشتوێتی بێگانە کوشتوێتی ئاخیر کەسمان هەر 2 شەهیدمان هەیە شەهیدێکی ئەیلول کە کاتی خۆی لە شەڕی ئەیلولە حکومەتی عێراقی کوشتی برایەکیشم هەر ناوی حسێنە لە 2012 لە دووس خورماتی کاک بێتوش ئەزانی چییە هەمومان بۆ نمونە کۆمەڵە قسە بەرامبەر ئێمە بۆ نمونە خوای گەورە دروستی کردوین زوڵم لە خەڵک بکەین و خەڵک بشکێنین باشە یەک پرسیار کاک بێتوش ئەزانی چیا تو هەموو خەڵک مەسەلەن تەحسین شاوێز کۆن پێشمەرگە بووە 2 برا شوازام کوژرا لە پێشمەرگاتی بەس کە سەنگەری گۆڕی کە هاتە سەنگەری بەئەس دەبتە خائین یعنی ئەمنی شوامە خۆ هەموو خەڵکانە دەیان و سەدان کەسی کە براکەم وا بووە. ئێستا قائیمەیەک بە ناوی باوکت بڵاو کراوە کە ئەوانەی کوشتیە کە هاتیتەوە لە ژیانی ئەوەی ناحەقا لۆ وەڵامتان نەداوە خۆ خەڵک لە سەرتانی نووسی. براگیان یەک شتێ بڵێن یەک ئەساسە پێ بڵێم یەکێک کە کوژرا دێت بۆ نمونە من مامێکم یەکێک بۆ لەو کەسانەی کە ئامادە نەبووە چەکی حکومەت هەڵگرێ ئاراز برا گەورەیان بووە پشتیوانی حەسەن سەفیانە لە ناو چەمچەماڵە لە ناو مەفرەزەکانی حکومەتی عێراقیەوە باوکی مامی منی کورد کاتی گیانم پیاوە هاتەوە دەیان سوکایەتی بە ئێمە کرد مامێکم
حەسەنی ناوە کوڕی سەید حسێنە فڕانی خوای گەورە بڵێن بۆ نمونە لە خوای گەورەوەدایەوە بە ئێمە اینجا دوایەوە ئەم کەسانە لەسەر مەسەلەی شەخسی کوژراون کاکە یعنی باوکت هەم کاک بێتوش باوکت هەموو ئەوانەی کوشتە کێشەی تێکەڵی ئەمانە نەکرێت نا ئاخر یەک دوو شتەیە یعنی کاک بێتوش من پێشم خۆش نییە هاتوو کە باوکت تازە کۆچی دوایی کردێ بەس ئەوە تەریخە دەبی بەعز بکرێەوە ئەو ڕوونکردنەوە بگاتە خەڵک وایەیان نا بۆی هەردوو لامان تێکدری بگەین ئێوە نەفی دەکەن کە باوکی تو هیچ کەسێک هیچ پێشمەرگەیەکی نەکوشتەکە هاتیتەوە ئەی چۆن ئەو مەفرەزەی وەرگرتیا چۆن دەسوڕایەوە چۆن ئەو هەموو ناوە بڵاو کراوە بەڵێ تۆ با من هێشت بڵێم تۆ یەک شتێکی کە هەیە کاوەبازیانی ناوی لەو 250 کەسەیان نییە خۆ تۆ خۆتەزانی بەڵێ بەس ئەوە مانایەوە نییە مەسەرەن هادی شاوێسیش ناوی تێدا نەبوو بەڵێ ئەدای بۆچی کای نییە لەبەرەوەی سجن بوو وایە قەی ناکە نا بەس ئەوە کاک ئەوە پێوەەر نییە تو ناتوانانی بامنێستی کەوت دێ بڵێم تۆ خوار جۆم دێ بگرە ئەزانی کە باوکم هاتەوە لە هەشتاونەوە لە کۆتایی هەشتاونەوە دوو مناڵمان بوو کچێک و کوڕێک کوێستان و گەرمیانەدای لە خۆچی لە تاویچی داوی ناوتی کە هاتمەوە بینیم نە گەرمیان مابوو نە کوێستان من وتی لە تاوە هەردوو کوڕەکەم ناگەرمیان و کوێستان بەس کاکە مە بازە شتێکی تاریخ دەکەین لە تاریخ ئەوە هەیە ئایا خۆ ئەمووانەی ببوونە جاژ و سەخباراتمانایەوە نییە کاک بێتوش بە قوربەمانایەوە نییە دەوامێستی کەو بێ بڵێم خوا بە هەروەمە بۆ مێژوو داوازانی زانی یەکێک بوو لەو کەسانەی کە مامزلال کاکە لێرەوە کە خەڵک هەموو ڕای کرد کاوازانی یەکێک بوو لەو کەسانەی کە لە ئەزمار 24 دانە سەعات شەڕی دەتەوەیەخی کرد خۆی هەدەی داتی کاکە جان بە قوربان ئەوە نۆتیەکە بە قوربان ئەمە بازە تاریخ دەکەین تۆ ئەڵەی نەحەقیت کردیە وایانە زۆربەی سەرۆک جاش و پیاوەکانی بەعز چوونە پاڵ پێشمەرگە و ئەمن لەگەڵت دام بەشەچیان لە دەرەنجامی غەڵەتی مامەڵەی چیا بووە ئەو حزبانە بۆ وای لێکرد هاتنەوە ئەمن ئەوە بەس ئێمە ئێستا تو بەس ئەمن یەک نوقتت لێرە بەڵێ ئەو بۆ باسکەم کاکە گیان کە باوکم ئێمە لە دەرەوە باوکمان لە دەرەوە بن کە سوکارەکەی هەموو ئەگیرێت یەک خەلال دروست دەبێت عوسمانی حاجی ڕەحمان هەیە یەکێکە لە پێشمەرگەکانی هەرێمی دوی سەمی ڕەزان ئەگیرێت هەوەی لە ئەمە لێ بێت ئەمە وا ئاکات ئەمان ئەنجەی تۆمەتیان بۆ ڕائکێشن ئەڵێن کەواتە ئەو جاژبین بۆ پیاوی حکومەت بووە و گیراوە لە شەو ڕۆژەکە بەرەبێت تیارە کۆپتەر بارێکات کۆپتەری حکومەتی عێراقی ئەمانەکەونە ژێر حڕەشەوە یەکێتی بۆ نمونە هەرێمی دوو ئەڵێن گوایە ئێوە مادام لە شەو ڕۆژەکە ئاگیرن و کۆپتەر و بەدەم بە تفەنگەوەتان بە بەرەبن کەواتە ئێوە هەمووتان پەیوەندیتانێت بە حکومەتی عێراقی تێگەی هەموو کێشەکانیان لەوە دروستە بێ ئەگەر تۆ بیبینی لە بەیاننامەی هۆزی کافرۆچیە باسی ئەو خەلەلاکە ئەمە وا ئاکات تۆ بڕۆ قسە لەگە عەلی بچکۆلا بکە عەلی بچکۆر خۆی بەدەمی خۆی ئەڵێ ئێمە قەدرمان لە کاوەبازیانی کرد کاوەبازیانی یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکانی هەرێمی دوو ئەو بابەتەشکێ من لەگەڵت دام ئەندێزار ناحەقی یانە من دیتیتم لە دەستی هەولێرش ناحەقێکیان کرد ئەوە بوو 56 کەسیان هاتنەوە بەس کە تاوانیان کرد تاوانیان کرد کاکە گیان کە بوونە پیاوی ڕژێم بوونە پیاوی ڕژێم ئێستا ئەمە قسە لەسەوەیە ئەو کوڕایانی قابلە بۆ دێخ ولا مێردی پوریتی وایانە بابان مێردی پوریتی بچینە ناو لوبی مەوزوعەکەی نەچینە ناو جێڕانەوەی تاریخ تکایە یعنی بابان بۆ دێ باوکت دەکوژێتن ینی هۆی چییە بەڵێ بەس هۆکار کۆمەڵی خەڵکەیە دەڕێنچاوی هەڵنایە بۆ نمونە هەر بە تۆ هەر بەجددی تۆ ئێستا خۆ لەوانەیە خەڵکێکی دیاربی خەڵکەیە بۆ نمونە تۆمەتە بۆ دروستەکە مشکلە بۆ دروستەکە هەوێ بوشتێنێ هەوێ بەزەو کەسی نزیکی خۆتانە براکەم پوری لەکنە تووە دایکتان خوشکتە وایانە ئەزانی کەسێکە دەفری ئەم برادرانی کرد بێ ئەزانی چێە ئەزانی کاتێکەکەی نووسی لە سەرەوەی ئیبراهیم ئینە عەتای حەمەزارایە بۆ معلومات من نازانم بەس ئێستا من بایەشتی بێڵم عەتای حەمەزارا یەکێک بوو لەو پێشمەرگانەی چەند جار کە هاتۆتەوە بە پێشمەرگایەت لە دەرگەزێ لە ماڵی مامە حەما کە مامی باوکمەکەدا ئەبەزیێت لەگەڵ مامەکان مادیە بۆ ناو مەفرەزەی حکومەتی مەفرەزەی سەردارێکە لە گۆپاڵە
دوای ئەوە ئەم کوڕە دەیان هاتن هاانی ئەم کوڕیاننا لەڕێی نووسین و لەڕێی ئەوە باوکتان وایە کاوەبازیانی وای لێ کردو ئەمان وایانێک جاش کوشتی ئەمەی کرد کۆمەڵ هێشتیان کرد. ئەی چێ باوکی بابانی کوشتیە کاک بێتوش؟ کاکەجان باوکی بابان با من یەکشی دە بڵێم من دوو ڕەقەمێ پێشمەرگەز نەبووە ئەزانی چی هەڵای هەڵۆ چەمچەماڵیە بێت هەڵۆ چەمچەماڵی چەکێکە لەسەر ئەو مۆزوعەی کە عوسمانی حاجی ڕەحمان ئەوێ لاملەکەی بێتی نەبێت هەمویانەکەونە ژێر گومانەوە حەمەبازیانی کە غەزووری باوکیشمە و ئیبراهیمیشە یەکێکە لەوانی کە بۆ نمونە وایان لێ دێت کە تەواو متمانیان لە ناوێکێکی نامێنێ بە بۆنی ئەو مشکلەیەوە ئەو مشکلی عوسمانی حاجی ڕەحمانە. بەڵێ 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 کە ئەمە ئەبێت ئەم کوڕە لای هەڵۆ چەمچەماڵیە بێت چەکێکات بەڵێ تاکو براهیمی بڵێن براهیم ئەچێتە ئەڵاقولی کانێ خزممان هەیە لەوێ لە ئەڵاقولی داهین تفەنگەکەی حاین ڕەحمانی ئەمەستاری ئەڵاقولی هەڵەگرێ لەبەرەی چەکی کردووە ئەم دوو سێمانگە لەم ناوە ئاقولێتەوە پێگەی تاکو تایاتێ ئەدەمێ من خۆم ڕقم پێێنە تەلەفۆنی بۆ بکە کاکەرینی ناوە بزانە بە تەفاصیل چۆناییە ئەخە چێ کوشتی چێ کوشت مەفرەزەیەکە بن لە سەرچاوە بۆ نمونە با من بن تەفاصیلی شتەکە پێ بڵم مەفرەزەیەکە بن لە سەرچاوە لەسەر کانێکی سەرچاوە خۆیانەکەنەوە یەک چەکداریان فەنگشتی پێ دێت ئەڵێ کاتێک مازانی دوو چەکدار گەشتە سەرمان ئەڵێ منیش دەتاوە تەقەمان کرد ئەو چەکدارەواڵت ئەڵێ کە تەقەمان کرد ئەڵێ برینار بوون ئەڵێ تاکو مەجان ماناوتی زۆر مامەلاوە سیر بوو وتی بەجان مادان دوور ماخستەوەتی هیچمان کەزانە تازە شتەکە بوو تی مەجان مادان وتی کاروان خۆش کات بۆ لەوێ وتی ویشمان ئەوی سەر دەرچێت وتی نەمانەزانی ئەوانن کار وتی کەچوی نەسەری وتی یەک فیچێکی نابوو بە بن پەناگەی خۆیەوە لەسەر سەریەوە دەرچوو خۆی کردووە بۆ خۆی کوشتووە ئەوە من لەتر تایە لەوەیە ینی ئەمان بۆ نمونە با من یەکشتی دێ بڵێن مامێکی ئامۆزایەکی خۆی ئیسماعیلی حەسەن قاسمی پێ ئەڵێن من ڤیدیۆیەکی باوکم بۆ نێرم کە باسێکە ئیسماعیل وا ئەزانێ پشتیوانی حەسەن تەکانە و پێشمەرگەیەکن لەوێ کە ئیخباری ئەکەن لە ناو دەربانەکان مەفرەزەکەی ئەمانەتێت خۆی ئەمە ئەوەیە ئەو ئیسماعیلە ئامۆزای ئیبراهیمە پێگەی ئەو نازانێ براهیمە پێگەی ئێمە نازانین ئەو کوڕە بۆتی ئیخباری ئەمانی کردووە بەس ئەوەی پێوتون توێتین پشتیوانی حەسەن تەقیانە بە حکمیەوەی دایەتێ بەسەر ماڵی مامۆوانە و ئامۆزایان فڕانەوە ئاگاداری کردەوە توێتینەوە کە هەڵەیەکتان بەرامبەرکە لەبەرەوەی ئەوان خۆی بەدوزن باشە کاک بێتوش بووە ئەوە مەفرەزەکە خۆتەزانی هینی لەگەڵا بۆ کاکە گیان ئیستیخباراتی لەگەڵا بووە خۆت نازانی بەبێ ئەمن دەرنەچووە مەفرەزەی دینیتە مەفرەزەی چەکداری حکومەتی عێراقی بەبێ ئەمانە دەرچێت دینیتە کاک بێتوش ئێستا ئەزانم دەبن چەناگین خۆیەوە کە باوکم دووسێ میوانمانە بێت کە عوسمان و کاک نەعمان خەڵکی کڵاوقتن هەست پێشمەرگەی دێرینن حەزەکەم لەگەڵەوانیشە ئینتی لە ماڵی ئێمابن کە هەڵەتێن پێی ئەڵێن باوکم یەکسەری دەستەکا بە گریان ینی هەنێ مەعانات هەیە لەوانەیە خەڵک ئەمانە نەزانێ ینی بۆ نمونە من یەکشتی پێ بڵێم بەتەمەنم کە وازیانی فێری نەکردوم حەزی کردووە خەڵک بژین بە هەموو تەمەنی نەیهێشتووە بۆ نمونە ڕۆژە ئەی بۆ تومەتە تووشی باوکت بووە کاک من هەرچەندەوە جێرانەوەی مێژوە دەبێت کۆمەڵێک خەڵک بێ قسە بکە تۆ کاک سابرایەکی بێشەک کاکە گیانێکشتی پێ بڵێم کاوەبازیانی پیاوێک بوو هەر ڕەوت و ئەخلاقی هەر لەبەر لەسەر دایان پاچی و دەستپاکی و دەمپاکەکەی ئەبووە ئەسەتی کاپرۆکی هەر لەبەر خاتیەوە حەزەکە بەس کاک بێتوش ئێستا کاک بێتوش ئەوەنە ڕەوشبەرز بوو ڕۆژە لە ڕۆژان ئەی چۆن بۆ پیاوی ڕژێم ئەی باشە بۆ چون نەیدەتانی دابیشرۆ بوو پیاوی ڕژێم و دەیان کەس تۆمەتبار کراوە کە ئەو دەستیە بەڵێ کاکە گیان من پێ دەڵێم ئەڵێم کە تۆ یەکێ لە تەکدارەکانە یەکێ لە پێشمەرگەکانی ئەمان کە ئەگیرێ و هەوێی لاملی هەیە ئەمان کەوتنە ژێر پرسیارەوە پێشەی بۆ دروستکردن ئەوە بوو هەرێمی دوو لەگەڵ غەریب عەسکەری و عەلی بستۆل کەوتنە گومانیان دروست کرد لەسەر ئەمانیش مەجبور بوون ناچار بوون عایلەکانیشیان هەموو گیرا بوو کە تاکو بۆ معلوماتی کاوەبازانی سێمان هەم فیرارە بێ لە حکومەتی عێراقی هەم فیرارە بێ لە هێشێتی کاکە با من پێ بڵێم کاک و کاک نەوشیران مستەفا لە مەطعەمی چکار مامڕۆسەم شایەتە کە باوک مەدینێت مامڕۆسەم پێڵێ
ئەوەن کاوەبازیانی ئەڵێ ناسم ئەڵێ بریا عەلی چکۆلێ کوتە ئاوای کرد کاوەبازیانیش پێ ئەڵێ نا ئەڵێ هیچم نەکردو ئاوام پێکەن هەر عەلی چکۆلم کوتە تانووی دۆڵا ئاواتانە کاک بێتوژزانتی ئەو جێرانەوەی ئەو دەبێت لێ کۆڵینەوەیەک بکرێ بەڕاستیان من ناتوانم لەو پەلێ بەڵام ئێستا من لە بە یەک شتم کرد یعنی ئەتوو دەڵێ کاوە بازیانی فێرە ئەوەی کردیمە بەس معقولە تخوا ماڵی خەڵک وەکو داعش دەسووتێندرێ چێ دەیکا کاتە گیان بە قوربانە من یەشتی یعنی ئەگەر ئەتوو ئەزە کۆنە گۆڕانیشی کاک بێت توش تخوای قەوس کار نادر بەڵێ قادر تۆ با من یەکشتی دەبنم تۆ وایە من ئەوەم بکردا یەکەم شەوەم ناکرد من نازانم چێ لەو چێ ئەزای لەبەر خاتری چی ئەمە گۆڕینەکەی وەفاتەکەی کاوەبازیانیمان نەهێنایەوە تا بەیانی لە سلێمانی لە مزگەوتەکەی حەسووداماننا لەبەرەوەی تەشتی و موسکی لە دروست دەکەین کاکە گیان بە قوربان کاوەبازیانی ناوێکە خەڵکەیە خۆچێوێ ئەی من ئەو هەموو پاراست تۆ یەکتی بڵێم یعنی تۆ ئەو هەموو گەنجەمان هەیە یعنی من پێ دەڵێم حرمەتی ئەومان گرت لەبەرەوەی غەڵەت دروست دەبێت من بم کردا یەکەم یەکەم ئێوارە هەموو شتێکم کۆتایی پێێنا ئەی چێ کاکلاقم نەپەروەردەم نەکەسایەتیم ڕێگابا کاکە گیان مرا من لە منتیقەیەکان هەمەوەنی تایە حەشەتی کەی تایە جوونایەتی دوور و درێژی تایە کاکە خەڵەکەیە فیتنەیە کاکە خەڵەکەیە بەرەو فەساد ئەڕوا تۆ خۆ نازانی کاکە خۆ کوردنی باشە باش بەس ئەخر باشە بۆ لەو لەحزەیە ئامۆزایەکی کوژرا ئامۆزای کوژاوە ڕەنگی بڵێن کاکە ئەوە شەڕی خێڵ و منێمەتێمە ئایدا قادر نادر ئایدا ئێمە باسی ئەوواکەین برا من ئێمە لە ڕوومان نایە من وەڵی لە ڕوونایە بۆ تۆکی باسکەم کاکە تۆ ئەو بۆ خۆی عیلاقەیەکی لەگەڵ کوڕکاکە ئایبە بەخوا بناخلاقی باشە لە وەختەی کوژرا لە وەختە کوژرا گومانەسە چار ماڵ دەسووتێ کاک بێتوش من لەو دوور بەڵێ قادرجان لەسەر مەسەلەی ناموسا ئەو دەستی چێکەڵ کردۆ لەگەڵ ئامۆزاکەیە من پێم عیبە شەرمەکەم قسانە بکەم کاکە ئەی ئەو ماڵسوستانە ئەی ئەو ماڵسوستانە ئەو هەموو ماڵسوستانە هیچی ڕاستی لێمەوە نیە هیچی ئەی دەرێن هەوڵ دەدەن لە ناو زیندان ئەخ باشە کاک بێتوش ئەتوو کادیرەکی گۆڕان بووی ئەڵێ باوکم وا بووە معقولە هەوڵ دەدەن یعنی لۆ ڕێنادەن لە باشە بدرێتە دادگای تخوای قەوس با پرسیارەکەم بگا بە جوانی بگا ئەیوە ئەگەر دەتانێت من ئەزانم ناخۆشە کەسێکی عەزیزت لێ بڕوە بە هەر ئەوەیەک بێ بە تایبەتی باوکت بێ من لەو خاڵەت تێت دەگەم بەڵام ئەتوو کەسە کادیری گۆڕان بووی وەنی ئێستاش ڕەنگی گۆڕان بی خوا قسە دەکەی کە کاوە بازیانی وای گەورە کردیمە لۆ ڕێگا نادەن دادگا ڕێچکەی خۆی بگرێ خۆ لە قازانجی ئێوەداوایە لۆ دەنگۆ بەهێسێ لە ناو زیندان هەوڵتاندا بیکوژن ئەوە چ منتقەکە بەڵێ قادرجان لە بەری ئەو قسانە من ئێستا من پێ دەڵێم تۆ ویتە من کوژی بەسی دەلیلێت من تۆ منە لە ناو زیندان هێرشتان نەکرد بەسەری من ناڵێ بێتوش من تۆن بیستە من تۆ منو نەکوژی کاکە گیان ئەمە خۆی وا سزنا دوای ئەوە لە ناو سزنا من بە چی دەسەڵاتێک توانم بیستم کاکە وتی خەڵکتان ناردووە خەڵک قەزم لە وەسیلەکانە وانە کاکە من ئەڵێم تۆ خەڵک ناردووە من کوژی بۆم بەس هەموو زیندانەکان باسییان کرد هێرش کرایتە سەری لە ناو زیندان هەوڵ درایە ئێوە ئێستاش ترسەیە لە سەری لە ناو زیندانی لەو شوێنەی زیندان هەیە من پێ دەڵێم من سەر لە بەری ئەو قسانە ڕەتەکەمەوە دوایەوە پەروەردەی لێمەوە نییە دوایەوە مقەنەعاتم بە مەزرای هەیە ئەگەر بینی بێتێ لە بەیاننامەی هۆزەکەسا نووسیمانە باسی ئەوم کردووە خوای گەورە وا بکات ئەمە کوشتنی باوکی ئێمە کاتێک جان تاوانبارین و خەڵکێکی خراپین دەتوخوا لەمە و دوایەوە خەڵک دەفع ئەمەکەن وا کوردێک نەکوژرێ کاکە با دوایین کەس بێ باوکی من دوایین شوێن بێ کاکە ئەگەر ئێمە هەڵکاران بۆ ئەوەی شوێن ڕێژیمان کردووە غەڵەتمان کردووە ئێدە کاکە گیان دوای ئێمە با خەڵک نەکوژرێ دەبا کاکە میلەتەکە وەڵڵاهی من یەک شتێ بڵێم تەنها کاری ئێمە کاکە کاوەبازیانی توارشینایی هەبوو پۆلیس بوو دەبوو بە گۆڕان لێیانسەنەوە ڕوتڵەکەی داماڵێنرا تا ئێستا مفەوزێکە کاکە من ئاڵەن عەمیدە و عەقیدە وایە ئەوە گردەکەی گۆڕان و بزانە یەکری سەرۆکی هەرێمیانە بوو وەزیری کەژمەکیانە بووە باوکم داوای لێ کردوون پلەکەی بۆ زیاکەن ئێستاشەوە بێزمان نایە بۆ نمونە یعنی تۆ من مەبەستم بۆیە کۆمەڵێشتی
ناڕاستەوخۆ هێرشی ناڕاستەخۆ ئەخێرشی چی بەس کارمان هەیە کاکە من ئێستا خۆم مدیری مەکتەبێکم ئامادەییەکم 4,000 کەسم پەروەردە کردووە یعنی ئێمە یەک مناڵێک و یەک برایەکی منم پێ بڵێ ڕۆژە لە ڕۆژان ئەدامان لە خەڵکێک کردوێویستێتمان دێتڵێ بە یەکێ بکەین وەکو پیا و بە مەرداری و بە جوانی و بە باوکمان بەخوا باوکم باوک ئەو کاوەبازێنی کە تۆی بینی ئاوا خەڵک ئاوای بۆ کرد بەخوا بە جانبازی ئێمەی گەورە کردووە بە خوێنی خەڵک ئێمە بەخێو نەکردووە ئەوە تۆمەتێکە دروست دەکرێت تۆ با من یەکشت دەبڵێن یەک تۆمەتێکە دروست دەکرێت من گوایە کاوەبازیانی نوشەزاعی لەسەر مەسەلەی کوردستان و ئەوانەوە کاکە گیان من با یەکشتی دەبڵێن کاوەبازیانی نوشەزاعی لەسەر شەڕی ئێران عێراق وەرگرت باشە تاکۆ گەبیتان دێ لە بەسرا کۆمەڵێکی شتیان دابوو پێیان ویستیان لیان کردنەوە تەمەڕودیان کرد خەریب و هەرمیان ئەعدام کرێت باشە من تاکو ئەو ڕۆژەی کار نوشەزاعی وەرەگرت عەتای حەمەزارە کە خزمی خۆمە خەڵکی وڵاغلووە ئەوەی کێکە لە داش ئاسەرەکیەکانی ئەم مەوزوعانی کە دروست بووە دایک و باوکی هاتن لە حوشەکەی ئێمە گریانیان کاوە فریامان کەوە حەمەزارەی باوکی و دایکی کوڕەکەمان گیراوە بەچەکەوە کاوەبازیانی کە ناوی ئەچوو بۆ بەغا وتی ناچن بە ئەمنی ئامەی کەرکووکی وتی ناچن تا هێنم بۆ بەدمێن عەتای حەمەزاران نەنێرمەوە باڵی وتی ئەتەحتی چاوەیست و خانەفەرەزی جان وڵات سەیرە ئێمە وان نوشەزاعی وەرەگرین و کاوەبازیانی لەسەر پێشمەرگەیە گەڵێ وەڵا ئین ناکە وتی ئەم کابرای ئەمنی ئامە و کاتە ناوەکەی مەسا لە یاد نییە وتی پێی وت و ئەم قسەی تۆ بە منێڵی لەسەر پێشمەرگەیەک لەسەر مخەڕیبێک ئەمە بە منەڵی من بەردی کەمەوە ئیعدامەکری بەیانی عەتای حەمەزارەی بەردا ئێستا ئەو ئامری وایە يعني طبعا كسبوينم لأنفال ولجيران ولوا هذا كي خوم يجد لفيرات كاك بيتوش زاينتيا كاك بيتوش زاينتيا نظام همو سروب جاشا كان همو مفرزة خاصة كان تاكا شان كردي أو نقاش قصي ما بانتي نسر أوي أما أو اللي كل نوشي مجوي دبي بكري أو بخوتان دتوانن أو بكن تو استان نفي أوي دكي باوشي باباني کوشت بێت وانە نەفی دەکەی بە مطلقی کە بە خۆی کوشتەوە دەڵێ ئەوە لەو خەڵک بەجێ دەوێ دوو من پرسیاری من لەسەر ئەوەیە 4 ماڵ سوتایە ئینسان ئەگە ململانێشی هەبوو با ململانەیەکی مەدەنی ئەگەر یەک ماڵیش بی ئەگەر یەک ماڵیش بیشتەشی ناشیر نەوایە نەداعش ئاسایە دوو هەوڵ دەدرێت لە ناو زیندان بەڵێ کاوەبازیانی بەتانیسیتانم نییە بەڵێ ئەڵێ شوێنی کاوەبازیانی بەتانی سوتا و بەڕەسوتا و یەک شوێنی ئەو ناگرێتەوە هەموو ئەو خێڵەی کە تۆ باکیەکەی هەر هەمویان بۆ نمونە تۆ مێژوو تێکە بە هەر تاک و خراپەکەی و کەسیش نێک جاهلێت و سجاتی لەبێ بە هەموو ئەوانەوە تێری بکە تێری مێژووی ئێمە بۆ تێری مێژووی ئەوان بکە باسی کاکە ئێمە من بامامم من یەکشتی دەبڵێم هەموو ئەم سەر لە بەریانقانی کە تۆ بە منێڵی من ڕەتێکەمەوە بێگومان دەزانجی کاک بێت و پێت ناخۆش نەبێ من لەگەر یەک قسەم کردبی بێگومان ڕەت دەگاتەوە بەسمە قسەمانەسە ئەوەیە شتێک ڕووی داوە تازە پێم دەگەی ئەو وەسیلەی ئەتووا خۆ دەڵێ مدیر مەکتەبێکم و ئەم پێم خۆشە کە تووا بەو زمانە بەڵێ یعنی با ڕێزکەی مەدەنی بگیرێ من با ڕێزکەی مەدەنی قانونی خۆی بگیرێ وایان نا با دادگاوی باز نە هەوڵ بدرێ ناو زیندان هەوڵی کوشتنی بدرێ نە ماڵ بسوستێندرێ ئەو شتانە ناشیژنە ئەوە ڕەفتار من پێ دەڵێ من دوم سەجایەمەمان کرداتەوەتای مۆزوعەکانەمان کرد دڵمان گەرم بوو من پێ دەڵێم وەفاتی کاوەبازیانیمان لە ناو سلێمانی بەبێکەتی هێشتەوە تا بەیانی هەرچی خزممان و هاتن بۆ مزگەوتی ئەحەسوور هەموو کەسی کارمان هاواری هەمووتیان ئەمەمان قبول نییە من و مامە تۆفیق یەکێکە لە زیندانە سیاسەکانی بەدەمی موسڵ ئەوەی کە کاردەستین ئیهانەیەکا و تۆمەتی بە دروستەدا نەمانیە وتمان بە هیچ شێوەیەک ڕازی نیستێتەوە شوێنەکەی خۆمان لەبەرەوەی فەوزا دروست نەبێت بۆی کێشە دروست نەبێت بۆ ئەوەی ئێمە کاکەجان یەک پێدە بڵێن ئەزانی یەکێک لەم وتیرانی کە دروست بوو لەم مشکیلایە دەم و لەفز و نووسینی ئێوە بوو ئەزانی ئاوە گەنجەکانی چەندێ پام بدا و هیلاکیان کرد
ما خبرمان بۆ دێ بە قوربان خەڵک معاناتی هەیە لە دەستجاش و استخبارات بەڵێ دانانە هجوومتان کرد کاکە گیان یەکتی دەڵم کاکە ئێمەش ئەزانی من تاو ڕقەمەی توم پەیدا کردیت کاک بێتوش بە قوربان ئەمن بۆ خۆم کاکە گیان من بۆ نمونە کە ئەنتیفاضە بووە تەمەنم 8 ساڵ بوو برا قەی ناکەنێ ئەخبن خۆ چمان لەستونوسیان نام نەما کردی من لە خۆم بەرپرسم کاک ئەوە لە خۆم وەرە پێم بڵێ من باسم بە ئەو کردووە تەلەفۆن بۆ ڕووداوەکەی تەلەفۆن بۆ کێنێنەکەی سوکاتی بە خەڵکەکەی نانام تەلەفۆنم بۆ ڕوودا و کردیە وای گەورە بەو گەورەی خۆی کاکیجاخوای گەورە بەو گەورەی خۆی هەزار تۆمەتی بۆ دروستەکەی بە تۆبەیەکی خۆی کاک بێتوشتخوا با تومەتەکە لەسەر من ڕووکەمەوە با پێت بڵێم من وتومە ئەو کابرایە جاش بەر بۆ بە پیاوی حکومەتان لە قەڵەم داوایە لە بیستێنێمان سیاسی دەچێتی ئەو ژرۆمێدەی ناڵەکەی زیدی شایستەی فیلم و ڕۆمانە باشە من نازم من يعني يكسر وجاج بجاج بي عاطفه بناء كان لسر عاطفي خلق مكان كاك بيتوش بقربان لبوني امان زيدي هاشتا كاني بله أذكرك أنا كجرا أم كابراهيم بله كنا كجرا أذاني كأباز يعني من فيني كصوتين في بوتنير فلقى الرئيس عشان خو معنا فاجأ كعزيز بله كعزيز يبالش كاشة أذاني باوكم لسر أم خلل خيب إعدام كريه لما يجي ما كسي شيء مثلا أنا أقول كذا هلاش خوي كتوا باشا بۆم بنێرە ڤیددیوە ئەزان چه کاک بێتوش ئەو مەوزوع ئەدەبی لێکۆڵینەوەسەکە بەزەم پێم سەیرێنی کوڕێک تەمەنی بلەو عمرەدا بێتون بە دوواچوونی کردیە خۆ لە بەلاش نازانم یعنی مختەنە بوون قورسە ئەوە دووش ئەنگۆگە خەڵکێک من تەلەفۆن بۆ ڕوودا و کردی وتم ئەو سەرۆک جاش بوو ینی پێویست دەکا ئەو مستەڵعاتانە بگۆڕن بەس من چیکەم نەکردی ینی بڵێ کاردەتیم لە 2011 من برایەکم شەهید بوو لە 2012 پێم وت کاکە گیان پیاوی تا بە تۆ لێزومە شوێنە کاکە بە ئەخلاقەوە قسە بکە با ئێمە نووسیمانی کارێک کاکە تۆ ئێمە باوکم کابازیانی دەتوان وەڵامی دەنەوە بە قوربان بۆ خۆتان بۆ خۆتان دەتوان خۆ بە نووسینی کردیە ئەتوش بە نووسین وەڵامی دەوە ئیلا بەنجاربووی ئەمسالە کاکە گیان بەنجاربوو نییە کابرا گیراوە قڕ بەنی بۆ نمونە کابرا لە کوچی زیندانا بووە تۆکی تۆمەتی دروستی بە زۆر دیکەی لەناو مۆزوعەوە کاکە گیان ئێستا بۆ نمونە من ڕاستە کاکە گیان ئێمە باوکم شەکدار بووە هەمیشە وتوێتی ڕازی نەبوو بەخوا لەم ڕازی نەبوو بە هەمیشەت نێشتەوەی تری نابێ قەوانێک شەڵگرن من نەحەساومەتەوە لە کیشەکەی لە تفەنگو لە دەمانچە هاش کوڕی پەروەردە کردو هەمووی ئاسی زانستی و لە خوێندن و لە زانکۆ بە هەزار نەتی ئێمە گەورە کرد باشە تا ئێستاش دەستی دەکردووە بە پێنی یەکێکە بە نامەردی بەپێوە ئەگەر لە خۆشی ڕانەبینیا ناتۆ بەرەیگەلەوە بۆ نمونە تەمەڕودی لە یەکێتی ناکردووە چۆن ناتۆ ناو گۆڕانەوە بە بەردەوامی خزمەتی خەڵکی لە ناو گۆڕان بەڵێ کاکنەوشیروان خۆی بە شخصی تەلەفۆنی بۆ کرد وتی کاوە ئەوە حیزبێکمان دروست کردووە تۆ لەگەڵمانێ وتی لەسەر یەک قاز لەگەڵ بەڵێ ئەزانی تۆ بە میرێن ئاڵێ وەڵا کاوەبازیانی عەمیدە پلەکەی نایت بابتە ئێ کاکە خەبەرە لە بۆ ئێمە هاتی خۆ من لە چێ دەزانم بە قوربان ئێمە ئەگەر بڵاویشم کردۆ برا لە چێ پەیدا بکەم کورە من مانگێکە خەریکین کاقادرگیان من تکایەکە دیەکەم خوایە وا بکەن با ئەم کوشتن ئێمە دوایین کوشتن بێبراکەم نانا من لەگەڵ کاک بێتوش بڕوا بکە ئێمە دژی ئەم بۆ خۆم حەقم لە خەڵک نییە دژی کوشتنم لەگەڵ ئەوەدام بە ڕێگای مەدەنی و یاسایی هەموو شتەکان چارەسەر بکرێ من لەگەڵ لێ خۆشببوون نیم بە ڕاشکایی بڵێم هەر شتەکەیە با خەڵک ڕێگای دادگا یان ئەوەتە وەڵام کاریبی تۆ ناڵی ناحەقی بەرامبەر بابم کرا ئێکاکە ئەوڕۆ لە سەردەمەکدای یەکێک دابنێ وەڵام بدەوە بڵێ باوکی من ئەو تاوانانە نەکردی لە سەری نووسرایە تەواو خۆ لەمە لەو سەردەمەداینە بەسیترین شتە من ئەزانی چێ بە دوواچوونی زۆر ناکەم من بەوە پێتێک چوون بەڕاستی وتیان 4 ماڵیان سوتا و ئامۆزای کوژراوە لە ناو زیندان بە تەمانە یعنی ئەو شتانە کاک بێتوش ئەو شتانە شتی بەربەریە هەر یەکێک بیکە
یاسا هەیە لێگەڕێ بە ئەو یاسایە ڕێزکی خۆی بگرێ باشە کاک بێت توژەم سپاست دەکەم سپاس بە وەڵامات پێشم خۆشە ئەگەر وەخت هەوێ بڕوا بکەم بەخۆم بە دوچوون لەسا ئەو کەیسە ورتر دەکەم دەرچوی بەخۆم دەرچوی مێژوم بەڵام من دەزانم دەوێت ینی نووسینەوەی مێژوو گوێ لە هەردوو لا ڕابژیرێ ئێمە زانیاریەکە و باوکت کابراایکی نهێنی نەبووە ئەوە بووە کۆمەڵێک ناوە بووە ئەو کابراایە ینی ئەوە نەبووە تۆمەتێکە ئەو لۆمان هەڵبەستابی من پێشم داگرێ لەگەر ڕوودا و گوتم ینی هەندێک شل لە ناو مێژووی کورد وا ڕۆیە تو ناتوانانی دەستکاری بکەیت بەهەرحاڵ کاک بێتش سپاس بۆ ئەو وەڵامە بە هیوای بگەیشتنی ڕاستەکان و بەو ئامادەش ئەم تەلەفۆنم کردیە چاوی منی دەی کاتش خۆش